بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار خوای گەورە بخاتر ناوەجوانەکانی بخاتر اسم عظەمی خۆی لە گوناح و تاوانی هەمولایەکمان خۆش ببێ و عیبادەتمان لێ قبوڵ بکە إن شاء الله تعالى. أي الناس أعجب إيماننا. عنوانە کەمانەوەیە بەچی ئیمانێ معجبە بین، واتە ئیمانی چی کەسێک باش کە تەمەنای بکەین و یان لەو کەسانە بین. زەیدی بن ئەسلەمە لە باوکێەوە لە عومەری کوڕی خەتابەوە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ قال كنت مع النبي صلى الله عليه وسلم جالسا. لەگەڵ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دانیشت بووین. فرمووی فقال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمووی أتدرون أي الإيمان أفضل إيمانا؟ أتدرون أي أهل الإيمان أفضل إيمانا؟ أهل إيمان أزانن كيان أواني كباشن؟ پیغمبری خوا فرمووی عليه الصلاة والسلام فرمویان قال يا رسول الله، طبعا أنا وتيان خوا وبيغمبري خوا أزاني الله ورسوله أعلم. قالوا يا رسول الله الملائكة، وتيان آية ملائكة كان. قال هم كذلك يحق كذلك لهم ما يمنعون وقد أنزلهم الله منزلة التي نزلهم بها بل غيره. فقالوا يا رسول الله صلى الله عليه وسلم فرميان ملائكة كان كإيمانيان هناوا أوانا إيماني ملائكة كان باشترن وشاكترن لا إيماني أو كانيتر. فرمي پیغمبر خوا صلى الله عليه وسلم فالأنبياء الذين أكرموا الله تعالى بالنبوة والرسول والرسالة. جاء پیغمبران فرمي قالوا يا رسول الله، جاء فرميان أي پیغمبر خوا عليه الصلاة والسلام. قال هم كذلك يحق لهم ذلك وما يمنعهم قد أنزل الله منزلة التي نزل بها بل غيره. تائر أم جاء پیغمبران دعايا قال قلنا فمن يا رسول الله، يعني وتيان پیغمبری خوا کە کاتێ پرسیارەکەی کرد ئەوانە وتیان مەلایکە کانن باشترین ئیمان. ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی لە دوایەوان فەرموویان ئەنبیا پێغەمبەران باشترین ئیمان. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فقال قلنا فمن هم يا رسول الله، ئەی چیان ئەی پێغەمبەری خوا دامانە نەبن. فەرمووی قال أقوام يأتون من بعدي في أصلاب الرجال يؤمنون بي ولم يروني ويجدون الورقة معلقة فيعملون بما في هؤلاء أفضل أهل الإيمان إيماننا. فرموينا أو كسانا لدواي من هاتون خلقية من يا النبي نوح بەڵام لە سڵب و لەنەوەی منن واتە لە ئومەتی ئەون ئەو کەسانن کە ئیمانیان باشترین ئیمانە. باشترین ئیمانە ئینسان کە پێغەمبەری خوا کە بۆمان تەفسیرەکە کەواتە باشترین ئیمان ئینسان ئەوەیە کە من و تۆین ئەمڕۆین کە پێغەمبەری خوامان نەبینیوە عەلەیهی سەلات وەسەلام. کەسێ لەم ڕۆژگارەدا ئیمانی بەخوا هەبێ، ئیمانی بە غەیبیات هەبێ، ئەن تؤمنە بالله وملائکته وكتبه ورسله واليوم الآخر والقضاء بالخير وشره. ئەرکانی ئیمانت بە ئیسلام ببێ ئەن تەشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت. ئەوە باشترین ئیمانە. پێغەمبەری خوا بۆ لەبەرەوەی فەرقی ئێمە و سەحابە بۆ لەبەرەوەی سەحابە پێغەمبەر لەبەردەستیانە بوو عەلەیهی سەلات وەسەلام. ڕاستە ئەوان سەحابەی پێغەمبەرن لەو پایان بەرزە هەتا بکرێ باسیکەین تەواو نابێ چەنە خێرکەی ناگەینە پلەپایی ئەجر و پاداشتی ئەوانە.
بەڵام پێغەمبەری خوا فەرمێت زەمانێک دێت خەڵکێ منی نەبینیوە دوای ئیمان دێنێ هەر دانەیە لەوان بە ئەندازەی 50 سەحابەیە کە تۆ شتێک نەیبینی و ئیمانی پێبینی ئەجر و پاداشتی زۆرترە لەوەی شتێک کە بیبینی و ئیمانی پێبێنی لە شەرع ئەمە فەرقی کراوە بۆیە پێغەمبەری خوا لێرە شایەتی لەوە دەدات بۆمان ئەڵێ کۆمەڵێ خەڵکن کە لە قەومێکن گەلێکن خەڵکێکن تێن کەچی ئیمانیان هێناوە بەڵام منیان نەبینیوە و ئیمانیانی شەیە بەوەی کە ئەو قورئانەی کە وەرەقەی هێناوە کە ئیمانیان پێیەکە ئەو بەوەش کە باسکراوە لە ناویدا زۆری ئیمانیتیان کەواتە ئیمان سەرەکی هەموو شتێک رأس الإسلام وعمودها الصلاة رأسها الإيمان واتە پێغەمبەری خوا بۆمان باسەکە ئیمان سێشتمانەیە سەرەکی ئەم ئیسلامە و ئەم دینە چییە؟ لوتکەی حەلە بەرزی چییە؟ ئیمانە ناوڕاستی چییە؟ نوێژە کەواتە ئیمان هەموو شتێکە ئینسان بەس ئیمانەکەی سەلامەت بێ باقی هیچ نییە ئیمانش چییە؟ قەول و عەمەل کار و چییە؟ قەول و عەمەل یعنی هەم ئەبێ بڵێی بەدەمەوە شایەتی پێ بدەی و کارشی پێ بکەی ئێمە لەو کەسانە نین کەوا عەقیدەیان گێڕە هەندێکیان وتیانە بەل بالقەول فەقەت واتە بەس بە زمان هەر کەسێ بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەمەدەن ڕەسوڵ الله تەواو بچێتە باشتر نە ئەبێ کارشی لەگەڵا بێ لەگەڵ ئەوانەشان نیمان کاری لەگەڵایە بەڵام لە دڵەوە نیفاقی هەیە منافقە قەول و عەمەل ئەهلی سوننە وایە هەم بە زبانە شایەتی دەدا و شایەتی لەسەر خۆیەدا موسڵمانە ئیماندارە و پاشانش کاری بۆەکە هە شایەتی نییە شایەتی بێنێ و نوێژ نەکە شایەتی بێنێ و ڕۆژوو نەگرێ شایەتی بێنێ و ئیمانی بە زەکات نەبێ ئیمانی بە حەج نەبێ ئیمانی فەرزەکانی خوا نەبێ ئیمانی بە هەندێ ئایەت نەبێ ئیمانی بە هەندێ فەرمایش نەبێ ئەوە ئیمانداری تەواو نییە ئەوە جارێ دەرنەچووە مایەتی چکە ئەبێ هەردووگی هەبێ چۆن کاتێ داخلی ئیسلام ببێ ئیمان دێنێ ئیسلام ئەبێ کە ئیسلامە بێنێ شایەتی دەدا بەو پێنجە بە شایەتمان و هەتا کۆتاییەکەی حەجە و ئیمانیش دێنێ بە 6 غەیبێتەکان ئیمانی بە باشتەیە ئیمانی بە دۆزەخەیە ئیمانی بە حیسابەیە ئیمانی بە قەبر و عەزابی قەبرەیە ئیمانی بەمانە دەرێ هەمووی هەبێ ئەو کاتەوە ئیماندارێکی تەواو ئیماندارێکی چاک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەم کەسایەتی کە ئیماندارێکی ڕاست و دروستی هەبێ ئەو کەسە چاکە بۆیە فەرموویەتی سەحابەیان زانیە مەلایکەیە ئیمانی باشە پێغەمبەرانە فەرموویەتی نا کەسێکە لە دوای من هاتووە ئیمانی بە منە و ئیمانی بەو قورئانەیە ئیمانی بە ئیسلامە بە ئیمانە ئەوە باشترین ئیمانە کە هەیە کەواتە ئێمە دڵمان خۆش بێ بۆ ئیمانەی کە هەمانە بەو ئیسلامەتیە کە ئەیکەین بۆ ڕەزامەندی ئەڵڵا و خۆی پەروەردگار بۆ وریای ئیمانەکەمان بین بۆ وریای ئیسلامەتیەکەمان بین بە تایبەتی لەم زەمانەدا پوچەڵی نەکەینەوە ئیمان پوچەڵ نەکەینەوە ئیسلام پوچەڵ نەکەینە بۆیە ئەبێ زۆر پارێزگاری لێ بکەین بۆی دین و ئیمانمان سەلامەت بێ چکە دین و ئیمانمان سەلامەت بێ وەک پێشینانمان فەرموویانە زۆر جارەڵێن گرنگەوەی دین و ئیمانمان سەلامەت بێ جوانیان فەرموو ئەوانەش لە فەرمایشتوە هاتووە بۆیە دین و ئیمانت سەلامەت بێ باقیەکە هیچ نییە سەلامەتەرە بێ ئەمڕۆ ناخۆشی بێ بەیانی خۆش ئەمڕۆ ژیانت خۆش بێ بەیانی ژیانت خۆشە بێ ئەمڕۆ هەشار بیست بینێ دەوڵەمەند دەبی بەڵام ئیمانەکە ڕۆیشت هەم دنیاکە ڕاو هەم قیامەتیش چکە ئەبێ خۆمان جیاوازکەینەوە لەگەڵ ئەو کەسانە بەداخەوە ئەمڕۆ خەڵکێک هەیە هەر ڕۆژیا لەسەر خەتێک هەر ڕۆژیا لە شەیبایەک با لە کوێ شەن بکا و هالەوێ ئەوە خراپە ئەوە خاوەن ئیمانێکی سابت نییە خاوەن ئیمانێکی جوان نییە خاوەنی ئیسلامەتیەکی جوان نییە نابێ ئێمە هەر شتێک بێ ئێمە لێ حاضر چکە ئەوە لاوازە ئەمە ئیمانەکەی لاوازە ئەم دینەکەیشی لاوازە ئەگەر وا بووی چکە تو لەو کەسانەی بڕواتە بێ بەری فیتنەکانی قیامەت ناگری ئەمانە هیچ نییە لە دنیادا ئینسان بە هەندێک شتی لاوەکی بخەڵەتێ ڕاستی ئەوە ئیمان نییە بەڵکو بێ ئیمانێکی جوان و
بتەوتە بێ بۆی تەحمل بکە بە تایبەتی لەم تەمانەدا و لەم زەمانەدا زمانی فیتنەیە ئەمڕۆ هەموو شتێک دەکرێت نابێت تۆ ئەمڕۆ لەم زەمانەدا بڕوا بە هەموو شتێ بکەیت ئەگەر بڕوا بە هەموو شتێ بکەیت زوو ئیمانەکەت داهەنی زوو ئیسلامەتەکەت داهەنی زوو دینداریەکەت داهەنی ئەبێ وریا بێت ئەگە وریانە بیت چکە ئەبێ پارێزگاری بکەی لە ئیمانەکەت بۆ ئیمانە سەلامەت بێ خی گەۆ ڕەحمان لێ بکە و ئیمانمان سەلامەت بکە و ئیمانمان سابت بکە و ئیمانمان دامەزراو بکە و ئیمانمان زیاتر و زیاتر بکە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ عیبادەتەنەی کە ئەیکەین وەک شەرع پێمانەڵێ ئیمان زیادەکە و ئیمان نوقسانەکە بەچی زیاکە بە تاعات ئینشاءڵڵا ئێمە لەو کەسانەین ئەم مانگە ڕەمەزانە کە عیبادەتی تیاکەین خی گەورە لێمان قبوڵەکە و ئیمانەکەمانش باڵانسەکەمانی زیادەکە خوایە عیبادەت و بەرەکەتی ئەم مانگەمان لێوەرگرە خوایە ڕۆژەکانمان لێوەرگرە یا ئەڵڵا خوایە ڕۆژەکانمان لێوەرگرەی پەروەردگارە لێتە پاڕینەوە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی موسڵمانان وەرگرە خوایە لێتە پاڕینەوە بۆ خاتر گەورەی خۆت میهرەبانی خۆت قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحەکانماندا خوایە چاکەکانمان لێوەرگرە یا ڕەبی خوایە قورئان خوێندنەکانمان لێوەرگرە یا ڕەبی خوایە نوێژەکانمان لێوەرگرە فەرزەکانمان تەڕاویحەکانمان سوننەتەکانمان شەو نوێژەکانمان خوایە سەدەقە و خێرمان لێوەرگرە زەکاتەکانمان لێوەرگرە وشە جوانەکانمان لێوەرگرە خوایە دانیشتەکانمان لە ماڵی تۆ هاتنمان بۆ ماڵی تۆ ڕۆیشتمانەوە لە ماڵی تۆ لە شوێنە چاکەکان خوایە لێمان وەرگرە خوایە لەو پەڕەوە لە ڕەمەزانەوە دەربچین خوایە وەک کەسێکی بێتاوان و بێگوناح یا ڕەبی خوایە سوپاست دەکەین کە گەشتینە ڕەمەزان ڕۆژی مانگ ڕەمەزانمان گرت خوایە بمانگەێنە لێتە القەدر و خوایە تەمەنمان درێژکەوە بۆ ئەم مانگە شیرینە ئەم مانگە پڕ بەرەکەتە خوایە هەمووی تەواو بکەین لە خزمەتی تۆدا و بۆ تۆ عیبادەت بکەین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وسلم